تا چەند ئێمە توانیمانە گرنگی بە شوێنەوارە مێژوویەکانی خۆمان بدەین لە هەرێمی کوردستان، تا چەند هاوڵاتیان هۆشیارن بەرامبەر ئەوەی کە شوێنەوارە مێژوویەکانی خۆمان پارێزین، تا چەند ئێمە توانیمانە شوێنەوارە مێژوویەکان وا لێ بکەین کە سەرنجی گەشتیاران ڕاکی بچێشین وەکو هاوشەوەی وڵاتانی دەرەوە، یان تا چەند گرنگە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان جگەل لەوەی کە بە تیۆری ئەخوێنرێت بە پراکتیشی یاخود بە شێوەیەکی مەیدانی سەردانی شوێنەوارە مێژوویەکان بکەن لە ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان، هەڵبەت بادەیان بە سەدان شوێنەواری مێژووی لە هەرێمی کوردستان هەیە. با سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز پێشەوە شێخ ڕەئوف ڕۆژنامەنووس و چالاکوانم لەگەڵایە کە قسە لەسەر ئەم بابەتاکەین. کاک پێشەوا بەخێربێی. زۆر سپاس کاگاکەم. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ کەناڵی کورساتیش کەم دەرفەتی بەخشی بێمە. سپاس بۆ تۆ. کاک پێشەوا با لەوە دەست پێ بکەین. ئێمە تا چەند هەنگاومان ناوە بۆ ئەوەی شوێنەوارە مێژوویەکانمان لە سەرجەم ناوچەکان هەرێمی کوردستان پارێزین؟ بەڵێ هەڵبەت ئێمە لە هەرێمی کوردستان کەوتینێتە چۆنەڵی ڕووبەریشی جوگرافیەوە کە لەسەر ئاسی جیهانە پڕە لە شوێنەوار. تەسەوور کە کاگاکەم هەر بستە خاکیشی ئەم وڵاتە شوێنەوارە. من نەخشەیەکم لایە سنووری قەزای چەمچەماڵ، یعنی کە نەخشەکە ئەبینی ئەگەر دڵسۆزیت بۆ شوێنەوار هەبێ بە وریایەوە هەنگاوەنی هەموو گردێکمان، هەموو لاپاڵێکمان، هەموو ڕووبەرێکی زەویمان شوێنەوارە، چونکە بە درێژایی ئەم هەزاران ساڵە لەم ناوچەی ئێمە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە دیاریکراویش لە هەرێمی کوردستان مرۆڤ تیا ژیاوە. بۆ نمونە کۆنتترین گوندی کوشت و کاڵی لەسەر ئاسی زەویە، کۆنتترین گوندی نیشتەجێبوون لەسەر ئاسی زەویە لێرەیە لە کوردستانە. بۆیە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە تا ئێستا تا چەند هەنگاو نراوە بۆ پاراستنی شوێنەوار کەم تا زۆر هەنگاو نراوە، بە تایبەتی ئێمە بەڕێوەبەرایەتێکمانەیە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی کە لەناو شاری سلێمانیایە و چەند فەرمانگەیەکی تری شوێنەوار هەیە لە شار و شارۆچکەکان، بەڵام ڕەنگە وەک پێویست نەپەژابێتنە سەر ئەم هەموو شوێنەواری کە لەم وڵاتەیە هەیە بیان پارێزین. هۆکاری ئەمە چەند هۆکارێک هەیە ڕاستیەکەی پێویست ناکات کاک پێشەوا تیمی زیاتر دروست بکرێت یاخود کارمەندی زیاتر دابمەزرێ بۆ ئەوەی وەک خۆت ئاماژەت پێەیە کە چەندین بەدیان شوێنەواری مێژووی هەیە لە کوردستان بە دیاریکراوی وەک خۆت باس کرد لە چەمچەماڵ، ئەمە پێویست ناکات ئەو تیمانە بەردەوام پشکنین و لێکۆڵینەوەی زانستی بکەن؟ کاگاکەم زۆر پێویستەکە، چونکە ئێمە ڕاستەکەی ژمارەی کارمەندانی شوێنەواری سلێمانی نازانم چەندە، بەڵام بەڕێوەبەرایەتێک فیلای ئەم هەموو شوێنەوارە ناکەوێت. با هەر نمونی چەمچەماڵ بێنەوە کە خۆم لە چەمچەماڵەوە هاتوومە، بەپێی ئەو ڕووپێویانە و بەپێی ئەو مەزەندەی کە کراوە لە سنووری قەزای چەمچەماڵە سەر و 500 شوێنەوارمانەیە. تاکو ئەم دقەی من و تۆ وا قسە ئەکەین لەم ستۆدیۆ دانیشتووینە هیچ بەڕێوەبەرایەتیەک یاخود هیچ فەرمانگەیەکی شوێنەوار لە سنووری قەزای چەمچەماڵان نبووە، تەنها یەک کارمەندێک لە دەربەندی بازیان ژوورێکی بۆ دروست کراوە، ئەو کارمەندە بەدیار شوێنەواری بازیانەوەیەوە، ئەم کارمەندە چاوساغی شوێنەوار بووە. تازە بە تازە دوای دایان ساڵ نووسراوکردن بۆ ئەنجومەنی وەزیرانەوە بە تایبەتی بۆ وەزارەتی شارەوانی فەرمانی کردنەوەی فەرمانگەیەکی شوێنەوار لە چەمچەماڵ درا و چەند کارمەندێکی کەمیان هەیە، بەڵام زۆر گرنگە ژمارەی فەرمانبەرانی شوێنەوار زیاد بکرێت لە ڕاستیە، چونکە خۆتان نەزانن ئێمە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی چەند قەزایەک و چەند ئیدارێکی سەربەخۆی لەسەرە، ڕەنگە وەک پێویست نەپەرژێن ئەوە شوێنەوارمان زۆر جار ئێمە ئەبینی تیمەکانی دەرەوەی وڵات، تیمە ئەوروپیەکان بۆ نمونە تیمە ئەڵمانیەکان زۆر دێنە هەرێمی کوردستان، بە هاوکاری ئەو تیمە بیانانەش هێشتا فریا نەکەوتوینە ئاوەڕ لە شوێنەوارەکان بدەینەوە. ئێمە ڕۆژانە شوێنەوارە بینین لە سنوورەکەی خۆمانە یان لە کاتی گەشت و گەڕانەکەمانە، ئێمە گروپێکی شاخەوارمانەیە کاگاکەم ئەگەڕین بە ئەم وڵاتەیە بە شاخوداخی ئەم وڵاتەیە زۆر شوێنەوارە بینین، شوێنەواری مێژووینەتان زۆر شوێنەوارە بینین. تەسەوور کە ینی هەنێ جار ئەچیتە هەنێ شوێنەوار تەنها خەفەت ئەخۆی، یعنی لا سەیرە ئەم شوێنەواری گرنگە کە لە وڵاتەیە، ینی ئەم شوێنەوارانە هاوشێوی شوێنەوارە زۆر بەناوبانگەکانی جیهانە. لە هەنێ وڵات ئەم شوێنەوارانە کراوە بە سەرچاوی گەشتیاری، بەڵام لەلای ئێمە شوێنەوارەکە ڕۆژ بە ڕۆژ تیاچێ ڕووخاوە تەنانەت ڕێگەشی نییە، ینی گروپە شاخەوانەکان بەو ماندوێتیە نەبێ هیچ کەسێ پێی ناگا، شوێنەوارێ بە 4 سەعات نایگەیتێ. بۆیە زۆر گرنگە حکومەت و بە تایبەتی وەزارەتی شارەوانی، چونکە فەرمانگەکانی شوێنەوار سەر بە وەزارەتی شارەوانین،
ئاوری زیاتر بدەنەوە ڕێژە و ژماری فەرمانبەرانی شوێنەوار زیادکەن بە تایبەتی چونکە کاڵین ڕێژەی فەرمانبەران فەرمانبەرانی بەڕێوەبەراتیەکانی شوێنەوار خەڵکی ئەکادیمین خەڵکانی وەک ئێمە هەن لە بواری شوێنەوارە بۆ نمونی ئیشەکەن دڵسۆزیە نوێنە نووسینەکەی راپۆرتەکەی بەڵام وەک ئەوە نییە خەڵکە ئەکادیمیەکە بێ بە شێوەیەکی ئەکادیمی ئاوەڕ لە شوێنەوارەکە داتەوە بەڵام بەداخەوە تاکوی ئێستا ئەوەی کە هەیە نازانم ئەگەر ڕێژێ بڵم ڕەنگە ئەوەی کە ئاوری لێ درابێتەوە 105 نەبێ ژمارەیەکی زۆر کەمە سەدان و هەزاران شوێنەوارمانەی لە وڵاتە ڕووخاوە کەس ئاوری لێ ناداتەوە تەنانەت خەڵک دەستی ئەگاتە شوێنەوارەکان بەداخەوە بەڵێ کاک پێشەوە بە بۆچوونی تۆ بە ڕێژەیەکی کەم ئاوەردراوەتەوە لە شوێنەوارە مێژوویەکان باشە ئەی ئێمە چی بکەین بۆ ئەوەی گرنگی شوێنەوارە مێژوویەکان بەنەوەی نوێ بڵین بایەخ و تایبەتمەندی ئەو شوێنارە مێژویانە بۆ نەوەی نوێ ڕوومکەینەوە چ هەنگایە بنین کاگاکەم سەرەتا کە شوێنەوارێک دەستنیشانە کرێ لەلایەن فەرمانگی شوێنەوارەوە بێ ئەم شوێنەوارە ڕووپێوی بکرێ دوای ڕووپێوی کنەوپشکنی نەکرێت دوای کنەوپشکنین توێژینەوە ئەکرێ ئەم شوێنەوارە چیتیا ئەدۆزرێتەوە مێژۆکی ئەگەڕێتەوە بۆکەی دواتر ئەناسێندرێ پێناسی ئەم شوێنەوارە کرێ من نمونەیەکت با بووێ بێنمەوە ئێستا دوو قەڵەم لەسەر ئەو مێزە دابنین لە شێوەیە وەکو یەکوابن لە ڕووی بەهاوە هەردووکیان وەک یەکوان بەڵام کاتێ من پێناسم بۆ ئەم دوو قەڵەم جافە کرد بۆ نمونە بڵێم ئەوەی لای دەستە ڕاست قەڵەمێکە جەنابی مامجەلال بەکاری هێناوە ئیمزای پێکردووە قەڵەمی دەستە چەپ قەڵەمێک لەو بازاڕە کڕیمانە یەکسەر بەهای دوو قەڵەمەکە گۆڕێ قەڵەمەکەی دەستە ڕاست کە جەنابی مامجەلال ئیمزای پێکردو و بەدەستی ئەو بووە یەکسەر بەهاکەی بەرزەبێت و ڕەنگە بگاتە ملیۆنان دینار نرخەکەی بۆیە شوێنەواریش بە پێناسەکەی شوێنەوار هەیە گرنگی زۆر تایبەتی هەیە بۆ نمونە وەکو سەرەتا باسم کرد ئێمە لە هەرێمی کوردستان شوێنەواری چەرمومان هەیە شوێنەواری بەردەبەلەکەمان هەیە شوێنەواری لۆگردێنمان هەیە شوێنەواری ئەشکەوتی شانە دەرەوە ماوەیەک پێش ئێستاوە بوو لە میدیاکانە هەڵایەکی زۆری نایەوە ینی دایان شوێنەواری زۆ گرنگمان هەیە کە بەداخەوە وەک پێویست ئاوری لێ نەدراوەتەوە بڕاو کە ئێستا تیمێکی یابانی هەن پرۆفیسۆرێکە من چەند جارێک لە چەمچەماڵ بینیومە کەناڵی کورساتی چەند راپۆرتێکی ئامادە کردووە لێدوانی لێ وەرگرتووە ئەو پرۆفیسۆر لە یابان و ساڵانە چەند جارێک دێکن و پشکنین لە گوندی چەرموواکە لە یابانەوە هەزاران کیلۆمەتر ئەبڕێکن و پشکنین لە چەرمووە ئەکا گرنگی و بەهای چەرموو ینی کاگاکە من بینیمە ئەمەە بە وریایی و بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەو شوێنەوارەیە ئەکا لەگە بەرد و خۆڵی ئەو شوێنەوارەیە ئەکا وەک ئەوە مامەڵە لەگە شتێکی زۆر گرانبەها و ئاڵتونیەک چۆنەڵی گەوهرێک بکە بەڵام بەداخەوە خۆمان هیچ هەنگاومان نەناو بۆ پاراستنی هەتاکو ئێستا هیچ کن و پشکنینیی بۆ نەکراوە لە ساڵی چیلەکانەوە ئەو شوێنەوارە ئەوها بەجێ هەڵدراوە هاوشێوەی ئەم شوێنەوارە دایان و ساڵان شوێنەواری ترمانەیە کە هەر ئاوری لێ نەدراوەتەوە بۆیە زۆر گرنگە لە ئێستاە هەر هیچ نەکەین لای نەوەی نوێ ئێمە وا بکەین گرنگی شوێنەوار دەرخین بۆ نمونە ئەوە پێشتر لە کەناڵەکەەوە لە راپۆرتێک لەسەر دەربەندی بازیان ژمارەی خوێندکاری قەزای بازیان دوێنێ هاتبوونە شوێنەواری دەربەندی بازیان من لەوێ لە خزمەتیان نابووم باسی شوێنەوارەکەم بۆ ئەکردن تەمەنیان لە 10 بۆ ڕەنگە 14 ساڵ بێ ئەو خوێندکارانە شوێنەوارەکە شوێنەوارێکە هی سنوورەکەی خۆمانە بۆ نمونە بڕوا بکە مامۆستاکانی زانیاریان لەسەر شوێنەوارەکە نییە مامۆستاکان کە خۆیان تجای خوێندکارەکان بۆ لەبەرەوەی هیچ بەنامان و گرنگ نەبوو ئەم شوێنەوارە بە ئۆتۆمبیلێک بە تەنیشت یا ڕۆی ناخود دابەزیوی نوێنێکمان گرتو نەمانزانانی ئەم شوێنەوارە بۆ هێمایەکە بێ یاخود پێشتر ئاماژە بدرێت کە ئەمە شوێنەوارێکی مێژوویەکە پێویستە بەڕاستی تۆ هێمایەکە بێ شتێکدانێکوێنەوارە ئەمە ساڵی ئەوەنە دروست کراوە کات پێشەوە جگەل لە هێما ئەسڵەن چۆنەری واجبە کەسێکی شارەزا لە شوێنەوارە بێ سەرپەرشتی بکات چاوی لێبێ کاتێک خەڵکانی گەشتیار کاتێک خوێندکاران خەڵک ئەچێتە ئەو شوێنەوارە پێناسی شوێنەوارەکەی بۆ بکاتیان بگەێنێ ئەم شوێنەوارە چییە؟ دوێنێ من بۆیانم باس کرد تەسەور کە یەکسەر بیر و بۆچوونی خوێندکارەکان گۆڕا شوێنەوارێک مێژوەکەی 2010 ساڵە لەم دەربەند بازیانەیە کەس نرخی نازانێ جادێکی گەورە بە تەنیشتیایەتی تەنها خەڵک بۆ وێنەگرتن تەنانەت لە ڕابردووە ئاژەڵ و ماڵاتی چۆتە ناو شوێنەوارەکەەوە
بە بەراورد بە ساڵی نەوەتەکان و بۆ ئێستا لە 150 شوێنەوارەکە لە ناوچووە بەداخەوە تازە بە تازە لەلایەن هاوڵاتیەکی تێکیەوە بە ناوی کاکەمەران لەسەر داواکاری ئاسایش و ڕۆژئاوای سلێمانی سیاجێکی بۆ کراوە بۆی شوێنەوارەکە پارێزراو بێ هەموو کەسێ دەستی پێی نەگا بۆیە زۆر گرنگە گەشتی زانستی بە خوێندکاران بکرێ و باسی شوێنەوار و گرنگی شوێنەواریان بۆ بکرێ بۆچی شوێنەوار گرنگە من هەتا دوێنێ باسی ئەوم بۆ کردن وتم خوێندکارە عزیزەکان من وەک هاوڵاتیەک ڕەنگە تەمەنم 60 ساڵ دوایی کە مردم ئێسک و مێژووی من هیچ نییە بۆ ئەمەڵاتە هیچ پێناسە نیە بۆ ئەمەڵاتە ئەوەی پێناسەیە شوێنەوارەکەی 1000 ساڵ ماوەتەوە 2000 ساڵ ماوەتەوە شوێنەوارمانێ 10,000 ساڵ ماوەتەوە ئێمە ئەشکەوتی کەریم شاعرمانی لە چمچەماڵ کاگاکەم مێژوەکەی بۆ 10,000 ساڵ پێش ئێستا گەڕێتەوە هی سەردەمی چاخی بەردینی ناوەڕاستە بەڵام هیچ شتێکی بۆ نەکراوە ناسنامە و کللتوری ئەمە مێژووی ئەمەڵاتەیە مێژووی ئەمنەتەوەیە گەشتیارێک دێ لە دەورەی وڵات تۆ ئەتوانی بیبیتە ئەم شوێنەوارە ئەمە وڵاتەکەی منە ئەمە مێژوەکەی منە ئەوان زۆر باشتر لە ئێمەتی ئەگەن لە مێژووی وڵات لە شوێنەوار بەڵام بەداخەوە خۆمان زۆر کەم تەرخەم بووینە بەداخەوە بەڵێ کاتە کاک پێشەوە هەر لەسەر قسەکانی جەنابەت کە خوێندکاران بە گشتی زانیاری چێوتوان لەسەر شوێنەوارە مێژوویەکان نییە کاتیەوە نەهاتووە گرنگی پێ بدرێ بە شوێنەوارە مێژوویەکان و لە ناو پرۆگرامی خوێندندا باس بکرێ بۆ ئەوەی نەوەی ئێستا خوێندکاران لە قۆناغە جیاوازەکان ئاشنا بن بە شوێنەوارە مێژوویەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کاگاکە من جاروبار سەری پرۆگرامەکانی خوێندن ئەەکەم بە دوی شوێنەوارەکانە زۆر گەڕاوم بە مەبەستەوە گەڕاوم بزانم چیتیایە من کتێبێکمێ لەسەر شوێنەواری چەرموو ئەوە چەند نوسخەیەکم بۆ جەنابتان هێناوە خەرمان بەرەکەت تەسەور کە ئەو زانیاریانی کە هەیە لە ناو مەنهەجەکانە هەنێکیان هەڵان ینی ئەو لیژنەی پرۆگرامەکان کە ئەم مەنهەجیان داناوە ئەم پرۆگرامیان داناوە داوا نەکراوە پێداچوونەوە بکرێت یاخود لە ڕێی ئاگادار نیم داواکرابێ بەڵام یەکەم هەڵیتیایە دووەم زۆر بە کورتی ینی چۆنەڵی تەنا سەرە قەڵەمێکە شوێنەوارەکەت پێ ناناسێنێ خوێندکار فێری ئەوە ناکە کە ئەم شوێنەوارە چییە گرنگی چییە شتی زۆر کورت ینی بەداخەوە ئەوەی کە هەیە باسی شوێنەوارەکان لە پرۆگرامە زۆر هەم هەڵیتیایە و هەم کورتە زانیاری ورد و چۆنەڵی ئەوتویتیانێ بۆ خوێندکار تاکو بزانێ ئەم شوێنەوارە چییە بەڵێ کاک پێشەوە چۆن ئەتوانین لە ڕێی تەکنەلۆژیاوە یاخود تەکنەلۆژیای نوێوە کار بۆ ناساندن و پاراستنی شوێنوارە مێژوویەکانی خۆمان بکەین هەڵبەت تەکنەلۆژیای نوێوە خۆت بەڕێستان ئاگادارن لە سەرجەم سێکتەرەکانی ژیان لە سەرجەم کایەکان لە وڵاتان بەکارێنرێت کاتێەوە ناتوە ئێمە سوود لە تەکنەلۆژیای نوێ وەربگرین بەتایبەت بۆ شوێنەوارە مێژوویەکانمان بە دڵنیاییەوە یەکێک لەو هەنگاوانی کە ئەکری ئێمە شوێنەوارەکان بپارێزین ئێمە باسی ئەومان کرد کە فەرمانبەرمان کەمە فەرمانگەمان کەمە بەڵام ئێستا زۆر ڕێگە هەیە یەکێک لەو ڕێگانە ئێمە دوێنێ لەو شوێنەوارەش هەر باسمان کرد لەگەڵ ئەو چاودێری کە لەوەیە لە هەموو سنووری قازای چمچەماڵە کە 500 زیاتر لە 500 شوێنەواری تایە یەک چاودێری لێە باسی ئەوەمان کرد کە لانی کەم ئەم شوێنەوارە بە کامێرە چاودێری بکرێت چەند کامێریکی بۆ دابنرێ لە ڕێی کامێرە و چاودێری کرێ ئەمە یەکێکە لەو هەنگاوانی بۆ پاراستنی شوێنەوارەکان هەنگاوی دووەم بۆ ئەوەی ئێمە ئەمە شوێنەوارانە بناسیێنین بە خەڵک ئەکری ئێمە تەکنۆلۆژیا و زانستی سەردەم بەکاربێنین بۆ نمونە ئەکەی ئەپلیکیشنێک دروست بکرێ هەموو شوێنەوارەکانی هەرێمی کوردستانی تیابێ و زانیاری تەواوی لەسەر شوێنەوارەکان تیابێ و وێنەی باشی تیابێ و ئەو کەلوپەل و سواڵەت و ئەو بابەتانی و ئێسکە پەیکەرانی کە لە شوێنەوارەکانە دۆزراونەتەوە کە لە مۆزەخانەکانە دانراون یاخود هەنێکان براونەتە دەرەوە ئەم کەلوپەلانی کە دۆزراونەتەوە لە ئەپلیکیشنەکە لانی کە وەکو وێنێک نمایش بکرێ بۆ نمونە کە خوێندکارێک بێوێت توێژینەوەی بکات لەسەر شوێنەوارێک لەم شوێنەوارانی ئەم وڵاتەمان بچێتە ئەپلیکیشنەکە هەم زانیاری تەواوی دەسەکەوێ هەم بە وێنە ئەیبینێ هەم چۆنەڵی ئەمی پێڵن GPS لۆکیشن یعنی شوێنەوارەکەشت بۆ دەستنیشانکە خەڵکەیە هاتۆتە سنوورەکەی ئێمە ویستۆتی بچێ بۆ شوێنەواری چەرموو نەیزانیوە ڕێگەکەی لێشوەیە بە چەند تەلەفۆنێک هەتا گەشتۆ بە من لەگەڵا چوومە زۆرجار میدیاکان من زۆرجار لەگە میدیاکان ناچە میدیای کەناڵە عەرەبیەکانی زۆرجار هاتوونە میدیا کوردیەکان تەسەور کە ینی ئەمەنە شوێنەواری چەپمان هەیە چۆنەڵی نادۆزرێتەوە چونکە هیچ زانیاریەک شتێک نییە ئەم ڕۆژنامە نووسە بە ئاسانی دەستی بگا بە شوێنەوارەکە بۆیە یەکێک لەو پێشنیارانە ئەوەیە ئەکرێ بەرنمەیەک ئەپلیکیشنێکە بێ
نەخشی شوێنەوارەکانی تیا بێ وێنی شوێنەوارەکانی تیا بێ راپۆرت و توێژینەوەی کە لەسەر شوێنەوارەکان کراوە هەمووی لەو ئەپلیکیشنیا بخرێتە ڕوو ئەوە کار ئاسانێکی زۆر باشەکە هەم بۆ ئەو خەڵکانی کە ڕۆژنامەنووسن و ئایانەوە سەردانی ئەو شوێنە بکەن هەم بۆ ئەو خوێندکارانی کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان بیانەوێ توێژینەوەیەک لەسەر یەکێک لەم شوێنەوارانی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ کاک پێشەوا باسی ئەپلیکیشن کرد کە چەند گرنگە بۆ ناساندنی شوێنەوارە مێژوویەکان تا چەند ئامێرەکانی تایبەت بە دۆزینەوەی شوێنەوار و مێژوویەکان یاخود کەلوپەلە مێژوویەکان ئامێرە پێشکەوتەکان تا چەند بەردەستە بۆ تیمەکان یاخود بۆ بەڕێوەبەرایەتەکانی شوێنەوارناسی لە هەرێمی کوردستان کە ئەمەش هەڵبەت خۆی لە خۆیان گرنگە. بەدڵنیایەوە ئێمە ڕەنگە زۆر کێشەی ئامێرمان نەبێ هەرچەندە من ئاگاداری بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانیم کە چیانە بەردەسە چونکە ئێمە بەشێک لە شوێنەوارەکانمان ئێمە لە ساڵانی سی بەدواوە چۆنەڵی تۆمار کراوە و ڕووپێوی کراوە ناسێنراوە ئەم شوێنەوارانە بەڵام ئێمە هەموو ئەو شوێنەوارانی کە ڕووپێوی کراوە کە ناسێنراوە نەمانتوانیوە کن و پشکنینیان بۆ بکەین. زۆر گرنگە ئێستا بابەتێکی ترەیە لە ڕێی مانگە دەستکردەکان و لە هەنێ وڵات سوود لە مانگە دەستکردەکانە بینن لە تەکنۆلۆژیای نوێ ئەبینێ هەر ئەو ئامێرە دەستیانی نا کە ئەگەڕێن زۆرجا سوود لە مانگی دەستکردە بینن ئێمە ئەبینین لە وڵاتان شوێنەواری پێ ئەدۆزنەوە ئەوە یەکێکە لەو ڕێگەیانی کە ئەکرێ شوێنەواری پێ بدۆزرێتەوە سەبارەت بەو جیهازانی کە ئەکرێ لای تیمەکانی شوێنەوار بێ ئێمە شتێکی ترە ینی بۆ نمونە خەڵکی قاچاقچی هەنە جیهازی بەدەستەوەی ئەتوانێ جیهازی دەستکەوێ بە ڕێگەی قاچاق ئەی فەرمانگە حکومیەکان بۆ نەتوانن جیهازیان دەست بکەوێ ئێمە بەداخەوە هەنێ جار ئەو خەڵکانی کە شوێنەوارەکان ئەگەڕێن بە دوایە شوێنەوارەکان ئەدۆزنەوە ئەیان فرۆشن و بە قاچاقیان بەنە دەروی وڵات جیهازی زۆر پێشکەوتویان هەیە ئێمە بەیناوبین ئەبیستین لەلایەن تیمەکانی ئاسایشەوە خەڵکانە دەستگیرەکرێن مادام خەڵکیشی ئاسایی خەڵکێکی قاچاقچی ئەتوانێت ئەو ئامێر و جیهازەی بەدەست بکەوێ کەواتە زۆر چۆنەڵی پێویستە فەرمانگە و بەڕێوەبەرەتیەکانی شوێنەواریش ئەو ئامێرانیان هەبێ بەڵام وەکو ئەوەی کە زانیاری بێ من نازام ڕاستێکی ئێستا ئەوان چ تەکنۆلۆژیاک بەکارهێنن ئەوەی من ئاگادار بن زیاتر هەر ئەوەیە کە ئەو شوێنەوارانی پێشتر ناسێنراوە کار لەسەر کن و پشکنین بە ئەو شوێنەوارانە ئەکەن. بەڵێ کاک پێشەوا من کاتم کەم ماوە دوا پرسیاردا ڕاستاکەم چەند کتێبت بە چاپ گەیاندووە یاخود چەند کتێبت هەیە سەبارەت بە شوێنەوارە مێژوویەکانی هەرێمی کوردستان؟ من خۆم 6 چاپکراوم هەیە بەڵام یەکێکان لە باری شوێنەوارەوەی ئەویش یەکێک لە شوێنەوارە زۆر گرنگەکانی هەرێمی کوردستان کە هەموو کورد شانازی پێوەکە شوێنەواری چەرمووە کە کۆنتترین گوندی کشت و کاڵی لەسەر ئاستی جیهان و کۆنتترین گوندی نیشتەجێبوونە چەرموو تایبەتمەندی زۆرە لەسەر ئاسی جیهانە تەنانەت ئەو زانایی کە بۆ یەکەم جار کن و پشکنینی تیا کردو ڕۆبرت جۆن بەریدوود لە زانکۆی شیکاگۆی ئەمریکاوە هاتۆتە ئێرە لە ساڵی 48 بۆ ساڵی 55 لە چەمچەماڵ ماوەتەوە لە شوێنەوارەکە تەنانەت خانووی دروست کردووە تیمێکی 11 کەسی ئەمریکی بوونە بۆیە ئەوان وەکو ئەمریکی وەکو زانایەکی شوێنەوارناس زۆر بەلایەوە ئەم شوێنەوارە گرنگ بووە ئێمەش لەگەڵ هاوڕێیەکم بە ناوی مامۆستا هاوڕێ هەستین بە ئامادەکردنی ئەم کتێبە تەواوی ئەو توێژینەوە ئەو بابەتانی کە لەسەر شوێنەواری چەرمووە لەم کتێبە خستومانەتە ڕوو لەوە گرنگتر کاک ئاکەم ئێمە لە ئەنجامی گەڕان و دۆزینەوەمان بۆ راپۆرت و توێژینەوەکان نزیکەی 120 وێنەمان دەستکەوت لە کتێبێکی زانکۆی شیکاگۆی ئەمریکا وەرمانگرت کە لە لای خۆمان لە کوردستانە بڵاو نەبوو بۆ ئەو وێنانە ئەو وێنانە بڵاو نەبوو بۆ مهمێکی ئەوەیە لێرە دووبارە وێنەکانمان داگرتەوە پێم وابێ یەک نوسخە لەو کتێبە لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی هەیە هیچ نوسخەیەکی تر نییە بۆیە ئێمە ئەم کتێبەمان بە چاپ گەیان وە 3 چاپان کردوتەوە یەکێک لە چاپەکان زانکۆی چەرموو لە چەمچەماڵێکی چاپکردنی گرتە ئەستۆ چاپەکانی تر خۆمان و چەند دۆستێک چاپیان کردووە بۆیە تەنها ئەو کتێبم لە بواری شوێنەوارە کتێبەکانی ترم لە بواری ترایە بەڵام زۆر گرنگە ینی خەڵکانی ڕۆژنامەنووس نووسەر چالاکوان خەڵکی ئاسایی کار لەسەر پاراستنی شوێنەوارەکان بکەن و چۆنەڵی بەنەوەی نوێت هیچ نەکەی بە چواردەورەکەی خۆت بە خوشک و براکانت بە مناڵەکانت بیان ناسێنی تیام گێنی کە دەستکاریکردنی بەردێک لە شوێنەواریەکە دەستکاریکردنی مێژوی نەتەوە وڵاتیەکە. بەڵێ بەڕێز پێشەوا شێخ ڕەوف ڕۆژنامەنووس و چالاکەوان سوپاس کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێت.